هەرچەندە ماوەی چەند ساڵێک بوو دابەشکردنی زەوی بەسەر هاوڵاتیاندا ڕاگیرا بوو، بەڵام لە ئێستادا وەزارەتی شارەوانی حکوومەتی هەرێم بە بڕیارێک دەستی کردووەتەوە بە دابەشکردنی زەوی و بڕیارەکە دابەشکردنی یەکەی نیشتەجێبوونیش دەگرێتەوە. بۆ ئەم مەبەستا وەزارەتی شارەوانی دەستی کردووە بە دابەشکردنی فۆرم بەسەر فەرمانبەران و هاوڵاتیاندا کە بەپێی خاڵبەندی دەبێت و سەرەتا بۆ ئەو کەسانەیە کە لە زەوی و خانووی حکوومەت سوودمەند نەبوون. مانگێکا کەمتر ئەگەر بکرێت ئەو فۆرمانەمان بۆ بنێرنەوە بەو فەرمانبەرانەی کە سوودمەند نەبوون هەتا ئێستا لە زەوی یان یەکەی نیشتەجێبوون و هەروەها خاوەنی هیچ زەوی یەکەی نیشتەجێبوونێکیش نییە. ئەمە بەنسبەت فەرمانبەران بەنسبەت هاوڵاتیانیش تەعامل لەگەڵ کۆمەڵەی مافی کرێنشینانەکەی داکۆکی لە مافی کرێنشینان ئەوانش داوامان لێکردوون ناوی کرێنشینەکانمان بۆ بنێرن ئەوانەیە کە لە هەرێمی کوردستان. کۆمەڵی داکۆکی لە مافی کرێنشینانیش کە زیاتر لە 7 ساڵە بۆ داکۆکی لە مافی کرێنشینان دامەزراوە و خاوەن 80,000 ئەندامە. ناوی سەرجەم ئەندامانی کۆمەڵەکەیان ڕەوانەی وەزارەتی شارەوانی کردووە. سەرۆکی کۆمەڵی داکۆکی لە مافی کرێنشینانیش پێشبینی دەکات دابەشکردنی خانوو زەوی بکەوێتە ساڵی داهاتووەوە. ئێمە جو کۆمەڵی کرێنشینان بە نووسراوی فەرمیاگەداری وەزارەتی شارەوانمان کرد خۆبەخشانە کە هەموو هەر وەخش خۆبەخشانە کارمان کرد ئامادەین بنکەکانمان بکەین بە شوێنی دابەشکردنی فۆرمی ئەو هاوڵاتیانی کە فەرمانبەرین یا با بڵین هاوڵاتیەکی سادەن ئامادەین هاوکاری حکوومەتکەین بۆ ئەوەی فۆرمەکان دەست هاوڵاتیان کرد و دواتر بەپێی ڕێنماکان ئیشی لەسەرکەین. تاکو ئێستا 150 پرۆژەی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان دروست کراوە، بەڵام هەمووی لە خزمەتی کرێنشینان و کەم دەرامەتان و هەژارەندان نەبووە و هەر بۆیە کۆمەڵی داکۆکی لە مافی کرێنشینان نیگەرانە لەو بابەتە و پێشتریش لەلایەن وەزارەتی شارەوانیەوە ڕاگەیەندرابوو لە پلانی 2016 ئەواندا هەیە کە بۆ چارەسەرکردنی کێشەی نیشتەجێبوون لەمەو بەدووە لە قەزا و ناحیەکاندا دەست بە دروستکردنی یەکەی نیشتەجێبوون بکەن. حکوومەتی هەرێمی کوردستان گەیشتە ئەو بڕوایەی کە استراتیژیەکی نوێ بۆ چارەسەرکردنی کێشەی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستاندا پەیڕەو بکات. هەروان مەبەستە بەنیازە لە ساڵی داهاتووە خانوو زەوی بەسەر ئەو کەسانەی کە ناویان لە کۆمەڵی کرێنشیناندا تۆمار کردووە دابەش بکات. ژاڵە محەممەد، NRT سلێمانی.